Çünkü çok sık kutuplar. Yani AKP ile CHP bu kadar düşman. باوەڕ ناکەم هیچ یەکێک لە جەهەپە و مەهەپە و هەدەپە لەگەڵ پارتی داد و گەشەپێدان حکومەتی هاوبەش پێک بێنن جگە لە ئاک پارتی لەو باوەڕەدام پارتەکانی دیکە بەیەکەوە حکومەت پێک بێنن ئەگەر هەر یەکێک لە پارتەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ ئاک پارتی حکومەت پێک بێنێ لایەنگران و دەنگدەرانی لەدەست دەدات چونکە زۆریان ڕەخنە لە پارتی داد و گەشەپێدان و حکومەتی تورکیا دەگرت. Şimdi efendim zaten Türkiye'de şu anda 4 tane parti faal. ئاک پارتی لە هەمان دەنگی زیاترە و دەتوانێت لەگەڵ یەکێک لە پارتەکان حکوومەتی هاوبەش پێک بێنێت من پێم باشە جەهەپە و مەهەپە و هەدەپە بەیەکەوە حکوومەت پێک بێنن باخولێکش ئاک پارتی بێتەوە پۆزیسیۆن خۆمەرزنی هەر لە دەسەڵات بمێنێتەوە. Mücadelesini AK Parti'ye karşı yaptı. Vallahi 4'ü 1'de من دەمەوێت هەر چوار پارتی بەیەکەوە حکومەت پێک بهێنن و تا حکومەت ببێتە بنکە فراوان چونکە تورکیا کێشەی زۆری هەیە بەیەکەوەش چ پەیمانێکیان بە خەڵکدا لە بانکەژی هەڵبژاردن با بیکەنە کردار بۆ خەڵک. hizmetleri yapılacak. Yani hele من دەمەوێت جەهەپە حکومەت پێک بهێنێت بەڵام نەک لەگەڵ پارتی داد و گەشەپێدان و پارتی دیموکراتی گەلان دەکرێت جەهەپە لەگەڵ مەهەپە حکومەت پێک بهێنێ و هەدەپەش لە دەرەوە وەک چاودێر بێت. hiçbir AK Parti ئاک پارتی ناتوانێت لەگەڵ هیچ یەکێک لە پارتەکانی دیکە حکومەت پێک بێنێت چونکە ئەوان گەر لەگەڵ ئاک پارتی حکومەتیش پێک بهێنن ئەوە هاوکاری ئەکەپا ناکەن بەمەش دەگەڕێتەوە بۆ ساڵانی هەشتاکان و دۆخی تورکیا زۆر خراپ دەبێت. 80'lere döneriz. O zaman ne olur? Devre alemi olur. AKP ile CHP yapması lazım. بە بۆچوونی من پێویستە حکوومەت لە نێوان پارتی داد و گەشەپێدان و پارتی گەلی کۆماری پێک بێنرێت چونکە هەردووچەند دەنگی زۆریان بەدەستهێناوە با هەدەپە و مەهاپەش وەکو جانان ببنەوە بە ئۆپۆزیسیۆن بەڵام پێویستە بە زووترین کات حکوومەت پێک بهێنرێت. Güvensizliği olur. Bir an önce